گەشتترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر ناوەندی سەربازی و ئەمنیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان، جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە بەنداوی مەهاباد، شەپۆلی فراوانی هێرشە هەواییەکان بۆ سەر ناوەندە سەربازی و حکومیەکان لە ئێران، بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان کۆماری ئیسلامی و ئازەربایجان و بەرزبوونەوەی گوشارەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی راپۆرتەکان لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا چەند ناوەندێکی سەربازی و ئەمنی حکوومەت لە هەندێک شار لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانجی هێرشە هەواییەکان. بەپێی سەرچاوە خۆجێیەکان لە مەهاباد چەند ناوەندێکی سەربازی و ئەمنی وەک پادگانی سوپای پاسداران لە ناوچەی تەڵاییە، ستادی فەرماندەیی هێزە ئینتیزامی، پۆلیسی فەتا و کەڵانتەریەکانی 11 و 12 بوونەتە ئامانجی هێرشەکان. هەروەها لە سەقز بەپێی زانیاریەکان فەرمانداری ئیدارەی ئیطلاعات، پایەگای ئیمام و گوردانی حوسەینی هەفت و هەروەها دەوروبەری کەڵانتەری سیانزە ئامانجی هێرشەکان بوون. لە هەمان کاتدا هەندێک سەرچاوە باس لە فڕینی فڕۆکەی جەنگی لە ئاسمانی مەریوان و زیادبوونی هێزە ئەمنیەکان لە ناو شار دەکەن. جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی سەدی مەهاباد. بەپێی راپۆرتەکان هێزەکانی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە دەوروبەری بەنداوی شارستانی مەهاباد جێگیر کراون و هێشتا ئامانجی ئەم کردەوەیە نادیارە. بەپێی زانیاریەکان هێزەکانی سوپای پاسداران بە شێوەیەکی فراوان لە دەوروبەری بەنداوی مەهاباد جێگیر کراون و ناوچەکە بە تەواوی لەلایەن ئەم هێزانەوە کۆنتڕۆڵ کراوە. هەروەها هەموو کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاوی مەهاباد و کارمەندانی بەنداوەکە لە شوێنی کارەکانیان ڕاگوێزراون. سەرچاوە خۆجێیەکان باس لەوە دەکەن کە پاش ئەم جم و جۆڵە هاتوچوو لە دەوری بەنداوەکە سنووردار کراوەتەوە و هێزەکانی حکوومەت بە شێوەیەکی زۆر لەو ناوچەیە جێگیر کراون. شایانی باسە کە هێشتا هۆکاری سەرەکی ئەم جم و جۆڵە بە شێوەی فەرمی ڕانەگەیەنراوە و زانیاری ورد سەبارەت بەم بارودۆخە هێشتا لە بەردەستانیە. شەپۆلی فراوانی هێرشە هەواییەکان بۆ سەرناوەندی سەربازی و حکومیەکان لە ئێران. بەپێی دوایین هەواڵەکان لە درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر ئێران چەند ناوەندێکی سەربازی و ئەمنی لە چەند شارێکی وڵات بوونەتە ئامانج. بەپێی زانیاریەکان لە تاران ناوەندێکی هەوا فەزای سوپای پاسداران لە ناوچەی چیتگەر، پادگانی مێقداد لە ڕۆژاوای شار و هەروەها بینای سوپای حەیدەری کەڕال لە پەرەند ئامانجی هێرشەکان بوون. هەروەها ناوچەیەکی پیشەزازی لە پشت شێرکەتی سایپا کە وتراوە بۆ چالاکیە سەربازیەکان بەکارد هاتووە هێرشکراوەتە سەری. هاوکات لە شیراز پادگانێکی سەربازی لە شەقامی سومەیە موشکباران کراوە و پاش ئەوە دەنگی چەندین تەقینەوە لەو ناوچەیە بیسراون. هەروەها راپۆرتەکان لە بوشێر باز لە هێرش بۆ سەر هێندێک پایەگای سەربازی دەکەن و لە پۆلدۆختی ببورن لە پۆلدۆختەری لوڕستانیش وتراوە بینای ئیدارەی ئیطلاعات بە 2 بۆمب کراوەتە ئامانج. بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان کۆماری ئیسلامی و ئازەربایجان. بەپێی دوایین زانیاریەکان پاش هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر نەخجەوان، ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان کۆماری و ئیسلامی و ئازەربایجان بەرز بووتەوە و هەندێک هەنگاوی دیپلۆماتیکیش لەم پەیوەندەدا هەڵگیراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە حکوومەتی ئازەربایجان پاش هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری نەخجەوان هەموو دیپلۆماتەکانی لە ئێران گەڕاندووەتەوە. شایانی باسە کە هەرچەندە حکوومەتی تاران ئەم هێرشانە لە ئەستۆ نەگرتووە، بەڵام ئەم ڕووداوە بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاڵۆزیەکانی نێوان دوو وڵاتەکە. داخرانی زانکۆکانی ئێران تا کاتێکی نادیار. بەپێی ڕاگەیاندنی وەزارەتی زانست، زانکۆکانی ئێران تا ئاگادارکردنەوەیەکی تر
بە شێوەی ئۆنلاینوانەکان بەڕێوە ناچن و چالاکیە خوێندکاریەکان ڕاگیراون. بەپێی ئەم ڕاگەیاندنە هەموو زانکۆکان و دامەزراوەکانی خوێندنی باڵا تا کاتێکی نادیار داخراون. ئەم بڕیارە لە کاتێکدا دەدرێت کە بارودۆخی ئەمنی و هێرشەکان لە هەندێک ناوچەی وڵاتدا بەردەوامن. هەروەها هێشتا کاتێکی دیاریکراو بۆ دووبارە دەستپێکردنەوەی وانەکان ڕانەگەیەنراوە. بەردەوامی پشڕانی ئینتەرنێت لە ئێران. بەپێی راپۆرتی دامەزراوەی نیتبلاکس، پشڕانی ئینتەرنێت لە ئێران لە شەشەمین ڕۆژدا بەردەوامە و ئاستی پەیوەندیەکانی ئینتەرنێت بە شێوەیەکی زۆر سنووردار کراوە. بەپێی زانیاریەکانی ئەم دامەزراوەیە، ئێران هێشتا لە دۆخی تاریکی دیجیتاڵدایە و لە ماوەی 144 کاتژمێری ڕابردوودا تەنها نزیکەی 1% ئاستی ئاسایی پەیوەندیەکانی ئینتەرنێت لەو وڵاتە بەکار هاتووە. سەرچاوەکان دەڵێن ئەم کردەوە بۆتە هۆی سنوورداربوونی بڵاوکردنەوەی زانیاری و گەیاندنی هەواڵەکان سەبارەت بە ڕووداوەکان و هەروەها زۆرێک لە بەکارهێنەرانی ئینتەرنێت لە هەندێک ناوچەی وڵات باس لەوە دەکەن کە دەستیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناگات و پەیوەندیەکان بە شێوەیەکی زۆر سنووردار کراون. دەست بەسەرکرانی 5 هاوڵاتی لە شاری تاران. بەپێی راپۆرتەکان 5 هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شاری تاران دەست بەسەرکراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەم کەسانە بە تۆمەتی کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە هێندێک ناوەند و مزگەوت و گەیاندنی هەواڵەکان بە ئەمریکا و ئیسرائیل دەست بەسەر کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە شوێنی ڕاگرتن و بارودۆخی ئەو هاوڵاتیان یاڕۆ نەکراوەتەوە و دامەزراوە ئەمنیەکانیش تا ئێستا ڕاگەیاندنێکی فەرمی سەبارەت بە وردەکاریەکانی ئەم دەست بەسەرکردانە بڵاو نەکردووەتەوە. بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە شاری تاران. بەپێی راپۆرتەکان، هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەندێک ناوچەی شاری تاران خاڵی پشکنیانە دامەزراندووە و کنترۆڵی هاتوچویان تونتر کردوەتەوە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان، لە ئوتوبانی کەرەج بۆ تاران خاڵی پشکنین دانراوە و هەروەها لە ناوچەی شەقامی سپای ئیسلام و جادەی مەخسووسیش هێزە ئەمنیەکان جێگیر کراون. شایانی باسە کە سەرچاوەکان دەڵێن هێزە حکوومیەکان لەو شوێنانە چاودێری ئۆتۆمبیلەکان دەکەن و دەیان پشکنن. بەرزبوونەوەی گوشارەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان، پاش هێرشە سەربازیەکان و ئاڵۆزیەکانی ناوچەکە، گوشارە سیاسیەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی زیاد بۆتەوە و کار بەدەستانی ئەم وڵاتە وتویانە کە سیاسەتیان لە بەرامبەر تاران تۆنتر دەبێت. بەپێی زانیاریەکان، دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕایگەیاندووە کە لە ئێستادا هیچ ڕێکەوتنێک لەگەڵ کۆماری ئیسلامی لە کاردا نییە و سیاسەتی واشنگتۆن بەرەو تونترکردنی فشار لەسەر تاران دەڕوات. هەروەها بەپێی ئەو وتانە، ئەمریکا هەوڵ دەدات بە بەکارهێنانی گوشاری سیاسی و ئابووری کۆماری ئیسلامی ناچار بە گۆڕانکاری لە سیاسەتەکانی بکات. دووە هەواڵمان سەبارەتە بە کوژرانی عەلی ئەسغەر میرحەجازی، جێگرەوەی سەرۆکی دەفتەری خامنەئی. بەپێی راپۆرتەکان، عەلی ئەسغەر میرحەجازی، جێگرەوەی سەرۆک دەفتەری عەلی خامنەئی لە درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی کوژراوە. بەپێی زانیاریەکان، ئەم کاربەدەستە پلە بەرزەی ڕژیم لە کاتی هێرشەکان بۆ سەر هەندێک ناوەندی ئەمنی و سەربازی لە تاران لە ئاکامی تەقینەوەکاندا کوژراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، میرحەجازی لە نزیکترین کەسانی پەیوەندیدار بە عەلی خامنەئی بووە و ماوەیەکی درێژ لە دەفتەری ڕێبەری کۆماری ئیسلامیدا کاری کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هاتوو ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.